مەلملانێ و ناکۆشی نێوان هێز و لایەنە سیاسیەکان بربەستێکی گەورەی لە بەردەم تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجەی عێراق داناوە کە ماوەیە کە خەڵکی عێراق ومێدی بوژانەوەی داهات و زیادبوونی پرۆژە خزمەتگوزاریەکانیان لەسەر هەڵچنیوە. بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش ڕێکەوتنی هەولێر و بەغدا لەسەر پرۆژە یاساکە وەک دەرچەیەک سیر دەکرێت لەو تەنگشە ئابووریەی ساڵانەکە گیرۆدەی کردوون. سەرباری ئەمەم و چاوەڕوانەی خەڵک کەچی لەگەڵ هەر نزیک بوونەوە و لێک تێگەشتێکی نوێ یەکێک لە لایەنەکانی ڕێکەوتنەکە خاڵێکی نوێ بۆ داواکاریەکانی زیاد دەکات و ڕیسەکە دەکاتەوە بەخوری. ئێوارەی 27 ئادار لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوا کۆبوونەوەی خۆی لەسەر پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 کرد. بڕیاردرا ڕۆژی دواتر لە دانیشتنی ئەنجومەنی نوێنەراندا بخرێتە دەنگدانەوە و لە پرۆژەوە بگۆڕدرێت بە یاسا و ئیدی کاری پێ بکرێت. با پێی زانیاریەکان لە دانیشتنەکەی دوێنێی لیژنەی داراییدا لەسەر خواستی لایەنە شیعەکان جارێکی دیکە گۆڕانکاریی دیکە لە مادەی 11 کراوە کە تایبەتە با پشکی هەرێمی کوردستان لە پرۆژە یاساکەدا بە پێی گۆڕانکاریە نوێیەکە شیعەکان مەرجیان داناوە ئەگەر هەرێمی کوردستان پابەند نەبێت بە ڕێکەوتنەکەوە ئەوە حکوومەتی فیدراڵ نابێت هیچ بڕەپارەیەک بۆ کوردستان بنێرێت. جێگیری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەربارەی جێگیرکردنی پشکی هەرێمی کوردستان لە بودجە داوتی ڕێکەوتنی هەرێمی کوردستان و بەغدا ڕێکەوتنێکی یاساییە و دەستکاری دەقی ڕێکەوتنیش ڕەت دەکەینەوە. بەشیر حەداد وتیشی هەرێمی کوردستان پابەندە بە دەقی ڕێکەوتنەکەوە و هەروەها پشکی هەرێمی کوردستان بەشێک نییە لە تێنەپەڕاندنی بودجە. ئەوە لە کاتێکدایە کە شاندی حکوومەتی هەرێم جارێکی دیکە گەڕانەوە بەغدا بۆ ئەوەی تاوەکو دوا ساتەکانی تێپەڕاندنی بودجە لە نزیکەوە لەگەڵ لایەنە عێراقیەکان لەسەر خەت بن تاوەکو و دەقە بچەسپێنن کە زیاتر لە چەند جارێک لە هەولێرەوە بۆی چوونە بەغدا. خلال 15 يوما مەلملانی ناوخۆیی لایەنە شیعەکان و دابەشبوونیان بەسەر دوو ئاڕاستەدا بربەستێکی دیکەی گەورەیە لە بەردەم تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجەدا ئەوەی مەلملانەکەی قوڵتر کردوتەوە هەڵبژاردنە ئاراستەی دژ بە مستەفا کازمی نایانەوێت تاوەکو دوای هەڵبژاردن عێراق بێتە خاوەن یاسای بودجە بە ئامانجی شکست پێهێنانی پرۆژەکانی مستەفا کازمی. هاوکات دابەزاندنی بەهای دیناری عێراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی کاریگەری لەسەر پرۆژە یاساکە دروست کردووە و ئێستا دەنگەکانی دژ بە بەرزبوونەوەی نرخی دۆلار لە نێو ئەنجومەنی نوێنەراندا بەرزبوونەتەوە و لەمپەرێکی دیکەن بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران لەسەر پرۆژە یاسای بودجە. لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئامادەکردن و تاواکردنی پرۆژە یاسای بودجە 45 کۆبوونەوەیان ئەنجام داوە و زیاتر لە 320 میوانداری خەڵکی پسپۆڕ و بەرپرسانی حکوومەتیان کردو لە ڕۆژی 14 شوباتەوە پرۆژە یاساکەیان تەواو کردووە و ئامادەیە بۆ ئەوی بخرێتە دەنگدانەوە. چەند جارێک بڕیاردرا لە دانیشتنی ئەنجومەنی نوێنەراندا دەنگدانی لەسەر بکرێت بەڵام بەوەی ناکۆیکەکانی نێو لایەنەکانەوە دواخراوە. عدد الغير مصوتين اعلموني بهم من أصل 205. عدد الغير مصوتين 6 فقط تمت الموافقة على القانون.